خوا شایەدە پڕ قورگم گریانە ئەو میلەتا بینم ئەو خەڵکە لەبان دەوڵەمەندترین خاک بە نەوت ئێستا ژێرمان پڕی نەوتە سەیکە بە لیتر نەوت وەرەگرن سەیکە شکۆی ئەو میلەتەیان چۆن شکان یعنی داوام لە خۆی گەورە تەنها ئەوەیە شکۆیان بە شێوەیە بشکێنێ ڕسوای دنیا و قیامەتیان کە یعنی خەفەت لەوا خۆم ئەوەی ئەمان بەم میلەتەیەکەن بە شێوەیە تاکی کوردیان شکانەوە بە 1000 ساڵتر تورک و فارس و عەرەب نێتوانی ئاوها شکۆی خەڵک بشکێنێ سەیکە ئەو میلەتە چی لێ هاتووە بۆ نەوت بۆ غاز بۆ بەنزین بۆ خواردن بۆ ئیشوکار سەیکە چیان لەو میلەتە کرد تەنها ئەو ناڵێن بەڕاستی ئەمانە خەڵکێکن تکاون لە هەموو عادەت و قالیدێک هیچ شتێکیان تیان نەماوە نە بەرپرسن نە حکومەتن نە کاربەدەستن هیچ شتێنین تەنها کۆمەڵە خەڵکی ناکەس بەچە کۆبوونەتەوە چاویان هیچ شتێ نابینێ تێر نابن بەڕاستی خەڵکی ئەم سنوورە یعنی من خەفەت لەوا خۆم خەڵکی ئەم سنوورە زۆر خەڵکێکی دەوڵەمەندن بە غاز بە نەوت سەیکە خەڵکەی چی لێ هاتووە بەداخەوەم